برام لەوێن دەرا وە کالەشم بۆ کردیا ئەو دێگری بەستەکە لە کردەکە باشە؟ تەواو زۆر باشە. ئەی تۆ چۆنی؟ ئێستا باشتری کاک بارۆز؟ وەڵڵاهی برام زۆر خراپم. ڕۆژ لە ڕۆژ ئازارم زیاتر دەبیتم. نازانم لۆ سەرم قوڕس بۆ سەرم. ئەی باشە کاک بارۆز دکتۆرەکەی ئوردن چی وت؟ وەڵڵا برام هەندێک حەبیدامی و بەڕێی کردم. لە دوو نێش چوومە دکتۆرەشکا ئەو گوتیان هیچم نییە. نازانم ئەو سەریەشەیە چیە گرتمیتی سەرم وەختە بتەقی. دەیشەڵا باشە بی کاک بارۆزگیان. بۆ مەسەلەی گرێبەستەکەش پەلە ناکەم کاکە تا تۆ چاکە بیتەوە باشە؟ زۆر سپاس مەمنونتم سپاس وافیس. دەی خوافیز برام. بهروز کاک ئازادی برات لە پێش دەرکە ڕاوەستە هەستە باوڕێم بۆ دکتۆر. کچێ دەبەسە جەمیلا ئەنگۆ لەگەر ئازادی ئەدی ئەمتان ڕەوانی هیندستان نەکرد ڕەوانی مایلیزیان نەکرد ئەدی ئەم نەچوومە مسریش ئیستیفادەم کرد. دەڵێن ئەو دکتۆرە فەرقی هەیە دەڵێن ئەو دکتۆرە باشە هەستا سێوانیە وەڵڵا من عیلازم نییە سەرم وەختە بتەقی ئەی هاوار. سلام علیکم. عەلەیکم ئەسەلام بەخێر بێ. سەلام برام دەوەرە برام سەرم تەقی برام. هەستە درەنگە دەی دکتۆرەکە چاوەڕێمان دەکە ئەستا بارۆز دەی. کورە برام ئەدی عاد سەد دکتۆرتان بە من نەکرد ئێستا دکتۆرن مایە من اسمەکردنی. ڕاستە بەس دەڵێن ئەو دکتۆرە گەلە باشە دەهەست دەی ئەوش تەجروبە دەکەی دەهەست دەی کوڕە. بەهروز گیان تخوا هەستە باوڕێن هەستا. کورە ئەدی ئەمتان نەبردەکن دکتۆری عەرەب و تورک و فارس و هیچ نەما بە من هەستا بۆ نەکرد. کو نەجاتت دەبی دەڵێن ئەو دکتۆرە چ گەلە باشەوەش پێم گوت. هەستە سەلامت ناوی خوای بینە دەی درەنگە. وەڵڵا عیلازم نییە. هەستە وەرە دەی وەرە. وەرە.